عزیزان دکتۆر زمانی کەریم پارێزگاری کەرکووک بە سەردانی یەک هەفتەی لە ئەمریکا لە میانەی سەردانەکەی چاوی بە کاربستانی ئەمریکاش دەکەوێت ئێمەش ئەومان بە دەرفەتزانی و توێژەی لەگەڵ ئاساس بین سەبارەت بە ڕەوشی پارێزگای کەرکووک ئەگەر بکرێت باسی ڕەوشی تەندروستی سەرۆکۆماری عێراقیش جەڵال تاڵەبانی دەکەین لەگەڵێ. دکتۆر زۆر سپاس دەکەین کە دەرفەتت بێمەدا لە میانەی ئەم سەردانت بۆ واشنگتن ئەم چاوپێکەکەتن لەگەڵ ئاساس بکەین. زۆر سپاستان دەکەم، منیش زۆر خۆشحاڵم جارێکی تر لەگەڵ ئێوەی بەڕێز و دەنگی ئەمریکای بەشی کوردی کە من زۆر بە نزیکی ئەزانم لە خۆمەوە دیدار بکەین. دکتۆر بەر لەوەی باسی ڕەوشی پارێزگای کەرکووک بکەین، تۆ وەک دکتۆری تایبەتی سەرۆکۆماری عێراق جەڵال تاڵەبانی و هەروەها ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان حەز دەکەین لە پێشدا باسێکی ڕەوشی تەندروستی سەرۆکۆمار جەڵال تاڵەبانیمان بۆ بکەی. ئەڵبەتە ئەم پرسیارە زۆر ئەکرێ و زۆریش کراوە بۆ من وەکو یەکێک کە ڕاست پێڕاوم کە قسە بکەم دەربارەی تەندروستی بەڕێز سەرۆک مامجەلال، پێم خۆشە لە ڕێگای ئێوە جارێکی تر بە خەڵکی کوردستان بگەێنم کە مامجەلال تەندروستی باشە. ئەو پێشکەوتنەی لە تەندروستی مامجەلال بەدەست هاتووە لەو کاتێک کە تووشی ئەو نەخۆشیە بوو لە مانگی 12 ساڵی 2012دا، بەڕاستی پێشکەوتنیە کە ئێمە پێشبینیمان نەئەکرد پێی و ئەمە ڕێی ئەو دکتۆرانەشە کە لە ئەڵمانیا سەرپەرشتی چارەسەرکردنی مامجەلال ئەکەن و ئێمە لەوێ بەیەکەوە لەگەڵ جەنابی مامجەلال بەیەکەوە دانیشتبووین لەگەڵ ئەو دکتۆرانەدا لە باخچەی ئەو شوێنەی کەوە عیلاجی بۆ ئەکرێ. ئێمە دڵخۆشین بە باری تەندروستی مامجەلال و باشبوونەوەی زیاتریشی چاوەڕواکراوە. دکتۆر زۆر جار ڕاگەیەندن دراوە لەبارەی تەندروستی سەرۆکۆمار تاڵەبانی، هەمیشە وتراوە کە تەندروستی بەرەو باشی ڕۆشتۆ و بەرەو باشتریش دەڕواتن. بەڕێستانیش یەکێک لەوانەیە کە یەکێک تەنیا کەسن کە وەکو ڕێگا پێدراوی دەربارەی تەندروستی سەرۆکۆمار ڕاگەیاندن بدەیت بۆ دەستگاکانی ڕاگەیاندن یاخود باسی ژیانی بکەیت تەندروستی بەرەو چی ڕۆشتووە. خۆ دەزانی خەڵکیش گومانیان لەوە هەیە کە دەڵێن هەموو جارێ تەندروستی وا ڕاگەاندرەوە کە تەندروستی بەرەو باشی دەڕواتن و زۆر زۆرش بەرەو باشی ڕۆشتووە. دەڵێن ئەگەر وایە بۆ تا ئێستا نەکراوە سی چرکەیەک ڤیددیۆیەکی سەرۆکۆمار جەڵال تاڵەبانی نیشان بدەن، هەرچەندە پاش ئەوەی کە جاری پێش و ئەم ویانەت هەم پیشاندا بۆ مایە ئەوەی کە هەندێک لە گومانەکان بڕاونەوە، بەڵام ئەڵێن بۆ تا ئێستا نەکراوە ڤیددیۆیەکی 30 سانیەی لەبارەی تاڵەبانی تەندروستی تاڵەبانی نیشان بدرێت کە ئێستا لە نەخۆشخانەیە. خۆی بەڕاستی ئەمە خەڵکێکی زۆر بەپەرۆشن بۆی کەوە مامجەلال باش بێتەوە و بگەڕێتەوە سەر کارەکەی خۆی، بگەڕێتەوە کوردستان وەکو سکرتێری گشتی کارەکانی ڕۆژانەی ئەنجام بدا. ئێمە جارێکی تر ئەیڵین کە وەکو یەکێک کە لە یەکەم ڕۆژی نەساغیەکەیەوە تا ئێستا بەردەوام لەگەڵی بووە، ئەو پێشکەوتنەی لە تەندروستی مامجەلال ڕوویداوە بەڕاستی زیاد لەوەیە کە ئێمە تەوەقوعمان نەکرد کە ئەم نەخۆشیی گرت. بۆ ڤیددیۆ نەگیراوە، پێش ئەوەش ئەیانوت باشە بۆ ڕسمێکی ناگیرێت. ئەوە ڕسمیمان گرت و لە باخچەیە دانیشت بوو، لەگەڵمانە قسەمان لەگەڵا کرد، دکتۆرەکانی لەگەڵ بوو، ئێمە لەگەڵ دکتۆرەکانە کۆنگرەیەکی ڕۆژنامەگریژمان کرد لەوێدا و باسی سەحەتی مامجەلالیان کرد زۆر بەڕوونی کە ئەتوانێت بگەڕێتەوە و کارەکانی خۆشی بکە. کاتی ڤیددیۆش بێت ڤیددیۆشە ژیرێت، بەڵام ئێمە وامان بە باشزانی و بەڕاستی پێویستیش نەبوو کەوە ڤیددیۆ بگیرێ. ئەگەر کاتی ئەوە شاد ڤیددیۆش ئەگیرێت، بەڵام من جارێکی تر تاکید لەسەرەوە کەم کە مامجەلال تەندروستی
زۆر باشتر بووتەوە. من وەکو دکتۆرێکیش قساکەم لێرەدا وەکو سیاسێک قسە ناکەم کە ئاگام لەباری تەندروستی مام جەلال بۆ پێش ئەوەی نەخۆش بکەوێ لە کاتی نەخۆش کەوتنەکەی و ئێستاشی. بەڵێ تۆ ئەلبەتە یەک دوو ڕۆژی کە دەگەڕێەوە کوردستان و دەگەڕێەوە عێراق لەم سەردان بەر لەوەی بگەڕێەوە سەردانی ئەڵمانیەکەی چاوت بە سەرۆکۆمار دەکەوێتن ئەگەر بچی هیچ شتێکی لە بەرنامەدایە کارێکی وا بکەن وەکو هەرتەنە ئاماژەت پێکرد لەوانەیە لە داهاتوو شتێک پیشاندان لەباری تەندروستیەوە. خۆی جەنابەت لە ئەمریکا ئاژیت هەموو کەسێک تایبەتمەندی خۆی هەیە. دوای ئەوە نەخۆشیش مافی ئەوەی هەیە کەوا ڕێگەی پێ بدرێت چاک ببێتەوە تایبەتمەندیەکانی بپارێزرێت. بۆیە ئێمەش بەپێ ئەو ڕێنماییانە و ئەبێ مراعاتی باری تایبەتی مام جەلال بکەین لەو ڕۆوە و مەجای بدەینێ بە باشترین شێوە چاک بێتەوە. مام جەلال نەچووە بۆ ئەوەی ڕسمی بگیرێ و ڤیدیۆی بگیرێ و هەر لەبەر ئەوەی خەڵک پرسیارەکە. مام جەلال چووە بۆ ئەوێ عیلاج ئەکرێ، عیلاجەکەی زۆر بە باشی ئەڕوە و لە کاتی خۆیدا هەر کارێکی تر پێویست بکات ئەوە ئەکرێت. بەر لە بڵاوکردنەوەی وێنەکانی کە وەکو ئاماژەمان پێکرد زۆر باسەکرا کە یەکێک دابن جێگای سەرۆکۆمار بگرێتەوە. زۆر لایەنەکان داوایان دەکرد و بەڵام پاشەوەی کە وێنەکان بڵاوبەوە ئەمە کەم بەوە نەما لەگەڵەوەش ئێستا لێرە لەوێش هەندێکی داواکەن کە ئەو پۆستە پڕ بکرێتەوە. بۆ نمونە مقتەدا سەدر داواکاتن کە ئەمە پۆستێکی گرنگە عێراق لە قەیرانێکی سیاسیدا ئێستا کە پێویستی بە سەرۆکۆمارێکی وەکو سەرۆکۆمار جەڵال تاڵەبانی ئەی بۆوانە چیاڵێ ینی دەکرێتن بڵێن کە گەڕایەوە بتوانێت کارەکانی خۆی ڕاپەڕێنێت وەکو سەرۆکۆمار. ئەوانە وەڵام دراوەتەوە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا ئەو پرۆفیسۆری کە سەرپەرشتی باری تەندروستی مام جەلال دەکات وەڵامی داوەتەوە کە مام جەلال لە کاتی گەڕانەوەیدا ئەتوانێت کارەکانی خۆی جێبەجێ بکات. باشە سەبارەت بە کەرکووک ئایا وەکو ئەگەدار بین پێشتە ماڵی لە کەرکووک بە ئێستا ماڵەکەی ماوە چی کردووە چی شتێکی ئەگەر دەکرێت باسی سەرۆکۆمار و کەرکووک بکات. من پێشەوەی بگەڕێمەوە بۆ کەرکووک و پێشەوەی بمە پارێزگاری کەرکووک ئەلبەتە مام جەلالم ساڵەها ساڵە ناسیوە و ئەزانم پەرۆشی و دڵسۆزی مام جەلال بۆ کەرکووک چۆن بووە. بەڵام کە گەڕامەوە ئەوێ و لەوێ کارم کرد ئەو کاتە زیاتر بۆم دەرکەوت کە بەڕاستی یعنی ئەم دڵسۆزیە بووە بە شتێکی زۆر پەیوەندیدار بە ڕۆحیەتی مام جەلالەوە دەربارەی بە کەرکووک. مام جەلال کە هاتووەتەوە کوردستان هەمیشە کەرکووک لە بەردامەی بووە کە هاتووەتە کەرکووک خەڵکی بینیوە هەموو پێکهاتەکانی بینیوە. مام جەلال ڕۆڵێکی گرنگی هەبووە و ئەگەر وتارەکەی ساڵی 1990 ببینن دەربارەی کەرکووک و کە باسی کەرکووکەکە و کوردستانیەتی کەرکووک بەڕاستی ئەو ڕۆحیەتەی لای مام جەلال هەموو کاتێک ماوە و ئێستاش بە هەمان شێوە ماوە. بەڵێ مام جەلال ئێستاش ماڵی لە کەرکووکەوە ئێمە ئینشەڵڵا کە بێتەوە داوای لەکەین کە بە زووی سەردانی ئەوێش بکات. دەکرێت ئێستا باسی ڕۆژی ئاسایشی کەرکووکمان بۆ بکەیت. ئێستا لە چ وەزعیدایە ئەم مەسەلەی هەڵکەندنی خەندەق لە چوار دەورەی کەرکووکە بە چی گەیشتووە و کەی تەواو دەبێتن و ئایا حکوومەتی عێراق چەند لەسەر لەم مەسەلەیە هاریکارە و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستانیش. ئەلبەتە ئێمە باری ئاسایشی کەرکووک بەڕاستی دوای دروستبوونی ئۆپراسیۆنی دیجلە بەرەو خراپی ڕۆژ لەبەر ئەوەی ئەو هاوکاری و هەماهەنگیەی لە نێوان پۆلیس و سوپایە هەبوو لە چەند ناوچەیەکی دەرەوەی شاری کەرکووک ئەو هاوکاری و هەماهەنگیە نەما. بە هەمان شێوە ئەو وەزعی کە لە سووریا ڕوویدا بووە هۆی ئەوەی کەوا خەڵکی خۆکوژ بەعسیەکان بەهێزتر بێنەوە ناو کەرکووکەوە. بۆیە ئێمە هەڵساین بە چەند ئیجرایەک یەکێک لەوانش دروستکردنی ئەو خەندەقەیە لە دەوروبەری کەرکووک. ئەو خەندەقە ئێستا لە کاتی
دروستکردندایە بەشێکی باشی تەواو بووە بەشەکەی تریشی تەواو ئەبێ ئێمە تەوەقوعەکەین لە ماوەی مانگێکە ئەو خەندەقە تەواو بێ و ئەوە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ڕێگری بکرێت لە هەموو ئەو کەسانی کەوا بە ڕێگای شەرعی نایە لە ناو شاری کەرکووکەوە خۆتان خەڵکی کەرکووکن ئەزانن هاتنە ناو کەرکووک تەنها لە جادە ڕئیسەکانەوە نییە ئێستا بۆیە ئەو خەندەقە ڕێگە لەوانە ئەگرێت و لە هەمان کاتیشدا ئێمە بڕیارمان دەرکردووە لە لجنەی ئەمنی کە ئەو کەسانێک کە خەڵکی کەرکووک نین و بەبێ موڵەت لە کەرکووکن 3 هەفتەیان دراوە تێکەوە ئەگەر موڵەتیان هەیە موڵەتەکانیان نیشاندن ئەگەر موڵەتیشان نەبێ خۆیان شارەکە بەجێ بێڵن ئەگەر نادوای ئەو 3 هەفتەیە ئێمە هەڵەسین بە دەرکردنی ئەو کەسانێکەوە خەڵکی کەرکووک نین و پێم خۆشە ئەوەش بخەمە ڕوو کە ئەو بڕیارە لە لجنەی ئەمنی دراوە لە لجنەی ئەمنی نوێنەری هەموو لایەنەکانی تیا بۆ بە لەوانش برا عەرەبەکان کە خۆیان لە حەویجە ئێستا لە هەموو شوێنە زیاتر ئەناڵێنن بەدەستی ئەو کەسانێکەوە لە دەرەوەی حەویجەوە هاتوون و لە حەویجە کاری خراپەکەن لەبەر ئەبە ئەمە تەنها مەسەلەیەک نییە بۆ کورد بەڵکو ئەمە مەسەلەیەکە بۆ پاراستنی خەڵکی کەرکووکی ڕەسەن بە کورد و عەرەب و تورکمان و کرد و هاشەوە بەڵام لەگەڵەوەشە هەندێک جار باس لەو دەکرێت کە کوتلەی عەرەبی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دژی ئەو خەندەقە ناو هەپکەندنی ئەو خەندەقان دەڵێن ئەوە ناوچە عەرەبیەکان دادەبڕێنێ لە کەرکووک ئایا ئەمە چەند ڕاستە تۆ خۆ لەوێ ئاگاداری وەزعایی ئەوان بە تەواتی دژی هەڵکەندنی خەندەقەکان یا ئەم خەندەقە دەبتە مای دوورە پەرێزکردنی یاخود وەلانانی ناوچە عەرەبیەکان لە کەرکووک پێشەکی لە ناو شاری کەرکووکیش عەرەب هەیە لە دەرەوەی شاری کەرکووکیش شارۆچکەی کوردی هەیە ئەوە قەرنجیرە ئەوە تووس شوانە ئەو پردەیە ئەوە داقووقە ئەو شوێنانە هەموو هەیە کە کوردوی لێ تورکمانی لێ خۆ ئەوانش لە دەرەوەی خەندەقەکەن نەخێر ئەمە ڕاست نییە و خەڵکی عەرەب دژی ئەمەنی بەعەکسەوە ئەسڵەن ئەوان ئەڵێن شوێن هەیە لەو جێگانەی کە ئەوان باسیەکەن لە دەوروبەری حەویجە و ئەوانە کە دێهات هەیە ئەڵە نەبێ خەندەق لە دەوری بدرێ بوو ئەوەی هات و چووە لە یەک شوێنەوە بکرێتەوە بۆ کۆنتترۆلی ئەو کەسانە بکرێت کە ئەیانەوێ بێنە ناو ئەو شوێنانە و کاری تەرۆریستی ئەنجام تەنیا ڕێک بخەن باسی عەرەبکردن ناو کەرکووکە هەیە ماوەیەک لەوە پێش لە مەسەلەی جێبەجێکردنی مادەی 140 دەستوری عێراقی هەندێک لە عەرەبەکان قەرەبوو کرانەوە کە بگەڕێنەوە شوێنەکانی پێشی خۆیان بەڵام ئێستا باس لەو دەکرێت هەندێک لەوانە گەڕانێتەوە ئایا هیچ بەرنامەیەک هەیە وەکو پارێزگاری کەرکووک هیچ بەرنامەیەکتان هەیە بۆ هەوڵدان گەڕانەوەی ئەو کەسانە بۆ شوێنی خۆیان پاشەوە کە قەرەبووشەوە بگرتووە ئەو کەسانەی کە قەرەبوویان وەرگرتووە پێویستە بگەڕێنەوە ئەوی ماوەتەوە مافی دەنگدانی نامێنێ لە کەرکووک بە هیچ شێوەیەک وە تەنانەت ئەگەر پارەی وەرگرت بێ مافی نیشتەجێبوونی لە کەرکووک نابێ ینی موافقەت سەکەن کە ئەبێ خەڵکەی بێ لەوێ بۆیە ئەو بڕیارە ئەوانش ئەگرێتەوە بە هەمان شێوە پێم خۆشە ئاگاداریشت کەمەوە کە ئۆپەراسیۆنی دیجلە دروست بوو ئەو کەسانی کە چەپڵیان بۆ لێ ئەدا و زۆریان پێخۆش بوو کتلەی بەناو عەرەبی هەرچەنە من ئێستا گەیشتومەتە ئەو قەناعەتە ئەو کەسانی ئەو ناوانە لە خۆیان نێن نوێنەری عەرەبی ژنین چونکە عەرەب ئێمە زۆر ئەبینین زۆر دێن بۆ لامان و زۆربەیان ڕێیان لەگەڵ ئەوەدا نییە ئەمانە زۆر بەخێرهاتنی ئۆپەراسیۆنی دیجلەیان کرد بەڵام دوای ڕووداوەکەی حەویجە ئێستا لایەنی عەرەبی لە هەموو کەس زیاتر داوا ئەکا کە سوپا لە ناو شارەکان دەرچێ و بچێتە بارەگاکانی خۆیان لە دەرەوەی شارەکان و سنوورەکان بپارێزێت و هیچ پەیوەندی نەبێ بە ئەمنیەتی شار و شارۆچکەکان. باسی ئەمنیەتی کرد زۆر کەس گلەی ئەوەکە کە دەستگای زانیاری جیاجیا لە ناو شاری کەرکووک هەیە بۆ نمونە دوو دەستگای زانیاری کە هەیە چیان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان و چەند سەر بە پارتی دیموکراتی کوردستانە هەندێک دەڵێن ئەمە بۆتە کۆسپ لە بەردەم مەسەلەی ئاسایشی بۆ بەتەواتی کۆنتڕۆلکردنی چونکە زانیاری بە یەکتری نادەن ئایا هیچ چه هەنگاوێک گنراوە یا بەتەمان ئەوە کارە بکەن کە مەسەلەی ئاسایشی لە دەست حەزبی دەربچێ بکەوێتە دەست
وەکو خۆت سەرۆکی با بڵێن بەشی ئاسایشی پارێزگای کەرکووکی ئێمە مەسەلەی دوو ئاسایش و دوو دەستگای زانیاری یا پاراستن ئەمانە هەمووی باس کراوە لە کۆبوونەوەی بەرزدا بە ئامادەبوونی سەرۆکی هەرێم بە ئامادەبوونی بەرپرسی ئەو دەستگایانە و هەوڵ ئەدرێ بۆ ڕێکخستنیان هەڵبەتە ڕێکخستنیان باری ئەمنی باشتر ئەکا کۆکردنەوەی زانیاری بەهێزتر ئەکا و هەر بەم بۆ نێشەوە پێم خۆشە بڵێم کە لە 6 هەفتەی ڕابردوودا ئێمە لە کەرکووکە توانیمانە کاری باش ئەنجام بدەین دژی تێرۆریستان بەرپرسی گەورەی تێرۆریستانی کەرکووک لە قاعیدە و لە ئەنسار سونە و گیراون یان کوژراون و اعترافاتێکی زۆر کراوە شوێنەکانیان دۆزراوەتەوە چەک و تەقەمەنی و ئەمانی هەموو تیابووە کە دەستی بەسەرا گیراوە بەڕێی من تەحولێک هەیە لە ڕووی ئەمنیەوە لە کەرکووک بەرەو باشی و بە تەواوبوونی خەندەقەکە و دانانی کامیرەی چاودێری لە ناو شار و لە سەیتەرەکانە بەڕێی من باری ئەمنی بەرەو باشتریش ئەڕوا و بە هیوای ئەوەشەوە کە ئاسایشەکانمان و پاراستن و زانیاریەکانیشمان بە یەکەوە کار بکەن و ببن بە مؤسساتی و لە پەردەی حیزبایەتی دەرچن. ئەی کەم و کوڕێکە لەکوێیە یا بۆشایەکە لەکوێیە ئەو فراقە لەکوێیە کە کەرکووکیش وەک یەک لەو شارانەی کە زۆر کاری تۆریستی کرد وەکو مووسڵ وەکو بەغدا وەکو ئەمبار وەکو دیالە یەکێکە لەو شارانەی کە زۆر کاری تۆریستی دەکرێتن ئەنی کەم و کوڕێکە لە چیایە؟ کەم و کوڕی نییە تەنها کەم و کوڕی یەکەم شت کەرکووک جیهازی ئەمنی لە کەرکووک تێکەڵە باسی ئاسایش و زانیاری و پاراستنمان کرد پۆلیست هەیە پۆلیس ئیداریان هەمووی بەستراوە بەغداوە ڕاستە ئێمە ئێستاوامان کردووە پۆلیس بە شێوەیەکی گشتی ئەوامر لە پارێزگارە وەرەگرێ و لە لجنەی ئەمنیە وەرەگرێ لەو لاشەوە تۆ 15,000 کەست هەیە لە فرقەی 12 کە بە هیچ شێوەیەک پەیوەندی نییە بە ینی ئەم بە هیچ شێوەیە ئەمر لە لجنەی ئەمنیە وەرناگرن ئەوان لە بەغداوە لە ڕێگای خۆیانەوە و مەراجعی خۆیانەوە ئەمریان بۆ دەردێت ئەمانە هەمووی کێشەی دروست کردووە بەڵام دەرچوونی سوپا لە شارەکان و لە شارۆچکەکان و تەسلیمکردنی باری ئەمری بە تەواوەتی بە پۆلیس و دەستگا زانیاریەکان بەڕێی من ئەبێتە هۆی بەهێزکردنی باری ئەمنی لە کەرکووک و چاکردنی باری ئەمری ئەمڕۆ ئەگەر تەماشایەکی سەرۆکی سوپای چەکداران کە سەرۆک وەزیرانیشە لە عێراق ئەم ئۆپەراسیۆنانی کردو بە شتێک کە ڕوحیەن بەستوێتی بەخۆیەوە بەڵام تۆ سەیری ئەم ئۆپەراسیۆنانە بکە لە بەغدا دوانی لێیە لە نەینەوا لێیەتی لە ئەنبار لێیەتی لە سامەڕا لێیەتی بە تەنها کە خەزایەکە لە دیالە لێیەتی لە جنوب لێیەتی بەڵام هیچ کوێژ نەیتوانیوە کۆنتترۆلی کاری تێرۆریستی بکە بەعکسیشەوە فەشەلیشان هێناوە بۆچی چونکە تەنها ینی ئێمە ئەزانین ڕوبە ڕووبوونەوەی تێرۆر و گروپی تێرۆریستی بە سوپا ناکرێت ئەمە بە کۆکردنەوەی زانیاریە بۆ تحلیلکردنی ئەو زانیاریانەیە کە چۆن بەکاری بێنی چۆن سوودی دێوەربگری ئەمانە هیچی نییە وەجگە لەوەش بەڕاستی ئەو کەسانی کەوا لە ئۆفیسی سەرۆکی سوپا لە عێراقدا ینی جیهازە ئەمنیەکان و سوپا و پۆلیس و هەمووی کە پێڵەن قایدی عامی قواتی موسەلەحە زۆربەی خەڵکانن کە لە ڕژێمی پێشوودا پلەی زۆر بەرزیان هەبووە یعنی ئەوە ئەگەر بێت و بەڕاستی قانونی موسائلە و عەدالە بەسەریانە بچەسپێنرێ کەسی وەزیفەی نابێ هەبێت بەڵام سەرک وەزیران دایانی ناوە بەبێ ئەوەی لە پەرلەمانە هیچ کەسێکیان دەنگی لەسەر درابێ هەرچەنە پێویستە بێ دەنگ لەسەر ئەوانە بدرێت و تەنانەت کە سەرۆکی لجنەی ئەمنی لە پەرلەمانی عێراق کە بەڕێز حەسەن سنێدە پێکەپیاوێکی زۆر ڕێزدار و نیشتیمان پەروەرە لە دیدارێکە ئێمە بەیەکەوە کە لێم پرسی وتم ئەم کەسانێک کە ئێستا لەوێ دانراون ئەگەر بێنە پەرلەمان تۆ دەنگیان ئەدەیتێ وتی من دەنگ بۆ کەسیان بەرز ناکەم
کە خۆی لە دەوڵەت القانونە و لە حیزبەکەی سەرۆک وەزیرانیش. پێکاتەکانی کەرکووک بە کورد و بە تورکمان و عەرەب و کورداشەکە چەند لەگەڵ ئەو هەوڵەی تۆنەکە پێشتر زوو دەنگی ناڕەزایی دەربڕی سەبارەت بە بوونی فەرماندەی ئۆپراسیۆنەکانی دجلە لە پارێزگای کەرکووک. ئەلبەتە وەکو باسم کرد تورکمان تا حەدێکی زۆر لەگەڵ بۆچوونی کووردا بوو بۆ مەسەلەی ئۆپەراسیۆنی دیجلە هەرچەنە لە ناو تورکمانیشا دەنگی جیاواز هەیە ینی بەداخەوە بەڵام مەسەل تورکمانی شیعە پەیوەندیان بە حیزبە شیعەکانەوە زیاتر هەیە بەرەی تورکمانی یەکدەنگ نین لەسەر ئەو مەسەلانەدا. عەرەبەکان لە پێشا دژی بوون ئەوانەی کەوا بە ناوی عەرەبەوە قساکەن پێشتر باسمان کرد شت نییە واش بێت بەڵام لە دوای کارەساتی حەویجە و ئەو ڕووداوی کە لەوێ ڕوویدا و خەڵکێکی زۆری بێتاوان لەوێ کوژان لەلایەن سوپاوە ڕێیان گۆڕاوە بەرامبەر بە ئۆپەراسیۆنی دیجلە و داوای دەرکردنی سوپاکەن لە کەرکووک بە گشتی هەروەکو چۆن لە مووسڵ داوایان کردو لە ئەنبار داوایان کردو و ئەمە گۆڕانکاریەکە لە مۆقفی عەرەبی سوننە بەرامبەر سوپا کە هەمیشە ئەوان لەگەڵ بەهێزکردنی سوڵتەی مەرکەزی بوونە کە ئێستا ئێمەڵی سوڵتەی ئیتیحادی و بەهێزکردنی جێش بووە کە ڕۆڵی هەبێ لە هەموو شتێک. بەڵێ باسی مالچیت کرد سەرۆک وەزیری عێراق ئەم سەردانەی بۆ هەرێمی کوردستانی عێراق بۆ هەولێر ئەگەر بەبیر بێمەوە پێشەنگ هات کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی لە کەرکووک کرد بۆ ماهەیە رەخنەیەکی زۆر لە بەڕێوەبرانی پارێزگای کەرکووک کە بەڕێستانی چێک لەوانن و پارێزگاری کەرکووکشی بەڵام ئەم جارە کە چووە هەولێر لە هەولێر دەنگەکی وانی ناڕزایکی ئەو تۆ نەهاتە پێشەوە هەرچەندێک لێرە لەوێ کەمێک کرا سەبارەت بە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە هەولێر تۆ ڕێی چیە بەرامبەر بەڵا؟ پێشەکی ئێمە لە کاتی هاتنی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی بۆ کەرکووک ئێمە بەکارێکی زۆر ئاساییماندانە کەرکووک بەشێکە لە عێراق و ئێمە لەو کاتەدا وتمان ئەنجومەنی وەزیران بۆی هەیە لە کەرکووک کۆبێتەوە لە سلێمانی لە دهۆک لە مووسڵ لە بەسرا لە هەرکوێ کۆبێتەوە زۆر کارێکی ئاساییە ئێمە بەشێکین لە عێراق کە جابووینەوە ئەوە مەسەلەیەکی ترە بەڵام ئێمە ئەمڕۆ بەشێکین لە عێراق و هاتنی بۆ هەولێر ئێمە پێمان خۆش بوو و لەوانەیە بشزانن ئێمە لەو شاندە بووین کە چوینە بەغداکە ئەو دانوستانە لەگەڵ بەغدایە کراب کە بووە هۆی ئەوەی کەوە بێن بۆ ئەوێ ئێمە لە کاتی خۆشدا وتمان ئەو کەسانەی کە ئەو قسانەیان ئەکرد بەڕاستی خەڵکی نەزانن لە واقعی عێراق نازانن و حتا تەنانەت ڕابردووشیان لەژێر پرسیارە هیوادارم من لێرە نەبووم کە لە کوردستان نەبووم کە ئەنجومەنی وەزیران چوو بۆ بەغدا هیوادارم هەمان هەڵە و مزایدەیان نەکردبێ بەسەر بەڕێز سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان کە بەسەر ئێمەیان کرد کە چوونەوێ و من پێشم خۆش بوو کەوا بەڕێی سووریان بۆیان داخست کە هاتنە هەولێر. پێ دوایە ئەم چوونی بۆ ئەوێ و کە بۆ تەمای گوایە هێوەکردنەوەی گرژیەکان لە نێوان هەرێم و حکوومەتی ناوەندی ببتە یارمەتی دەرێک بۆ چارەسەرکردنی کێشەکانی بەتابەتی کەرکووک لە هەموو ڕوویەکەوە لە مەسەلەی دامەزراندنی کارمەندانەوە لە مەسەلەی گۆڕینی سەرکردەکانی پۆلیس و هەروەها لەشکر و ئەوانە پێ دوایە ببتە یارمەتی دەرێک بۆ کەرکووک. من پێم خۆش بووکەوە ئەو بڕوایم هەبوایە کە ئەمە بێ بە یاریدە دەر بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام تەجروبەی پێشوو وام لێ ئەکاکەوە بەڕاستی گومانێکی زۆرم هەبێ و ئەگەر باش گوێ لە قسەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بکەی کە لە پرێس کۆنفرانسەکەی لەگەڵ سەرۆکی هەرێمان کە کردیان زیاتر گومان ئەخاتە لای لامان کە ئەمە تەنها بۆ تێپەڕبوونی کاتە تاوەکو هەڵبژاردنە تازە لە 2014 ئەکرێ بۆ نمونە مەسەلەی گەڕانەوەی سنووری پارێزگەکان وتی ئەمە لە پەرلەمانە ئەبێ ئەوان بیخەنە سەر ئەجەندای خۆیان ئەوە ڕاستە
بەڵام ئێمە ئەزانین لە پەرلەمانە 159 کەس لە لیستی براشیعەکان هەیە، 59 کەس لە لیستی کوردستانی هەیە. هەر ئەمە بە یەکەوە ئەتوانن ئیمزا کۆکەنەوە و بیخەنە ئەجەندای پەرلەمانەوە، ئەو وەختە سەرۆک پەرلەمان ناتوانێت ڕایگرێ. ئەمە یەک. بۆ مەسەلەی میزانیە بودجە کە یەکێک بوو لە کێشەکان و یەکێکە لەو خاڵانەی کە مەفروزە ئێمە لەسەری ڕێکەوتینایە. مەسەلەی بودجە ئەوە ئێمە خەریکە ئەچینە مانگی حوتەوە بۆ هەر مەسەلەیەک پەرلەمان پێی هەڵسێ بۆ بودجە ئەبێ لە ئەنجومەنی وەزیرانەوە داواکاری بکرێت لە پەرلەمان بۆ هەموارکردنەوەی یان چاکردنی یا ئیزافەکردن. بەڵام لێرەدا سەرۆکی ئەنجومەنی وەزیران چاوەڕوانێتی پەرلەمان شتێک بۆ ئەو بنێرێ. ئەمە ناکرێت، ئەمە ناکرێت. مەوزوعی پێشمەرگە بەڕاستی کارێکی زۆر خەتەرناک لە پێشە. ئەمڕۆ بەرپرسێکی زۆری پێشمەرگە ئەگوازرێنەوە لەو شوێنانەی کەوا پێڵێن شوێنی ناکۆکی لەسەر لە تووس خورمات و لە کەرکووک لە شوێنی تر ئەنێڕێن بۆ شوێنی بۆ ناو وەزارەت کە هیچ کارێکیان نابێ یان بۆ بەعزە شوێنێک کە پەیوەندی بەو ناوچانەوە نییە و خەڵکی نەتەوەی تر ئەهێن لە جێگاکەیان. و لە هەمان کاتیشدا ئێمە لیوامان هەیە، لیوای کوردی بۆ بە تەواوەتی. ئەم لیوایە ئەمڕۆ خراوەتە زێر خەتەری ئەوەی کەوا دەربکرێن، محکەمە بکرێن، محاسبە بکرێن، گوایە ئەوامریان جێبەجێ نەکردووە. لە حەقیقەتدا نەک ئەوامریان جێبەجێ کردووە، بەڵکو ئەمان لە کاتی گرتنی سولەیمان بەگ لەلایەن قاعیدەوە ئەمان شەهیدیشیاندا و مقاومەشیان کردووە کە تومەتێک خراوەتە سەریان کە بەرامبەری تێروریستان نەبوونەتەوە. بە پێچەوانەی ئەوەوە کە سولەیمان بەگ چواردەوری گیرا لەلایەن سوپا و شورتەی ئیتیحادیەوە تێروریستەکان ڕێگەیان بۆ کرایەوە کە دەرچن لەوێ پاش ئەوەی پۆلیسیان کوشت و ئۆتۆمبیلیشیان برد و هەموو چەکەکانیشان لەوێەوە برد لەگەڵ خۆیانە. یعنی لێرە بربەرەکانیەکی تەواو هەیە، دژمنایەتیشی تەواو هەیە بەرامبەر لایەنی کوردی لەو شوێنانەدا. ئەمەش بەڕاستی زۆر زۆر خەتەرناکە لەوانەیە وەزعەکە بە تەواوەتی تێک بدات و ئایا سەرۆک وەزیران بەباشی ئەم مەوزوعاتی ئەگایانە. بەڕاستی من زۆر دڵنیا نیم لەوەدا و گومانیشم هەیە، چونکە ئێمە کە ئەو مەوزوعەمان لەگەڵی کردەوە لە بەغدا ئەو ڕەتفعلەکەی زۆر باش نەبوو لەسەرەوە و پێش چوونیشی دوای گەڕانەوەشی لە هەولێر ئەو جا بەیانی ینی ئەمری گرتن و دەرکردنی ئەو ئەفسەر و ئەسکەرە کوردانیان کردووە لە لیوای 16 کە لە تووس خورماتوە. هەر سەبارەت بە ئەو قسەیکە کرد دوو ڕۆژێک وایە سەرکردەی فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی دژلە داوای گرتنی دەستگیرکردنی 600 سەربازی لیوای 16ی کردووەکە بکرێتن. تۆ ئەنی وەکو پارێزگارێک ئامۆژگاری چییە بۆ ئەمە چی بکرێتن؟ یەکەم شت لێرەدا پارێزگار ینی ئەمە لە دەرەوەی پارێزگای کەرکووکە ئەو لیوای 16ەیە لە تووس خورماتووە کە سەر بە علاقەی بە پارێزگاشەوە نییە، ئەمە علاقەی بە فڕقەی چوارەوە هەیە و فڕقەی چواریش بەشێکە لە ئۆپەراسیۆنی دیجلە. هەڵبەتە لێرەدا من دڵنیام سەرۆکی هەرێم لەگەڵ وەزارەتی پێشمەرگە موقفیان ئەبێ بەرامبەر بەمە بۆ ئەمە بە هیچ شێوەیە قبوڵ ناکرێت و ئەو کەسانە کە ئەمڕۆ ئەمری سزایان دەرچووە تەنها ئەمری سەرۆکایەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگەیان جێبەجێ کردووە. ئەگەر بێت و هەر سزایەک بەسەر ئەمانەیە تێپەڕێت بەڕاستی کارەساتێکی خراپ دروست ئەکا لە ناو پێشمەرگەدا لەمە دووە ئەو بڕیارانەی کە بۆیان دەرئەچێ لە سەرکردایەتی کوردەوە ئایا جێبەجێ ئەەکەنیاننا. بۆیە ئەبێ زۆر وریابین و من دڵنیام لێرەدا سەرکردایەتی موقفی ئەبێ و ئەم کارە قبوڵ ناکرێت. دکتۆر نەزمەدین پارێزگاری کەرکووک دووە پرسیارم سەبارەت بە هاوکاری و یارمەتیدانی هەرێمی کوردستانە و سەرۆکایەتی یاخود سەرۆکی هەرێمی کوردستانە بۆ کێشەکانی کەرکووک. تۆ چۆن هەڵەسەنجێنی؟ چەند یارمەتیان داوە لە ڕووی لە هەموو بوارەکان مەسەلەی
کێشەکانی ناو کەرکووک مەسەلەی کارەبا چەندە پێشتر ئاماژە پێکردووە کارەبایە لە زۆر ڕۆوە هەروە هاتنیان بۆ بینیان دانیشتیان لەگەڵێەوە ئەگەر بکرێت دو پرسیار سەبارەت بۆ باسی یارمەتی هەرێم بۆ کەرکووک. ئێمە هەڵبەتە لە ساڵانی یەکەمی دوای 2023 هەرێمی کوردستان و کاتە بە هەردوو ئیدارەوە شێوە یارمەتی کەرکووک دراوە بە تایبەتی 2023 و 4 و 5 کە بودجە لە بەغاڵە زۆر زۆر کەم بوو بەڵام ئێستا کەرکووک بودجەی خۆی هەیە بودجەیەکی باشی هەیە لە هەرێمەوە پارەیەک تەرخان کراوە بۆ هەموو ئەو شوێنە کوردستانیان کرد لە دەرەوەی ئیدارەی هەرێمن طبعاً گلەیی هەبوو لە هەموو لایەنەکان لە خانەقینەوە تا سنجار و کەرکووکیش لە بینی و مەخمۆریش کە ئەو پارەیە زۆر کەمە بەڵام شتێک تەرخان کراوە و فعلا من بەکەمی ئەزانم هەرێمی کوردستان ئەبێ یارمەتی کەرکووک بدا بە تایبەتی لە ڕووی وەرگرتنی خوێنکار لە زانکۆکانی هەرێم و هەروەها لە تواناساسیدا بەشی کەرکووک و شوێنەکانی دەرەوەی هەرێم زۆر کەم بووە ئەمانە ئەبێ باش بکرێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە لە ڕووی سەربازی و لە ڕووی ئەمنیەوە پەیوەندی بەردەوامان هەیە لەگەڵ سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری و هەروەها وەزارەتە ئەمنیەکان هەماهەنگێکی باشمان لە نێوان هەیە و هاوکاریش بۆ ئێمە هەیە و کارەکانمان هەمووی بە تەنسیق و بە هەماهەنگی ئەکرێت. دوتۆ زبێنکەریم پارێزگاری کەرکووک زۆر سپاس دەکەین بۆم دەفەتە. زۆر سپاس.